بانێکە و دوو هەوایە دەوڵەتداری کەیوە یاسایی و مەشداری پلەبەرزکردنەوە بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمان، وەزارەتە پەیوەندیدارەکان لەژێر پاساوی جەنگی تیرۆریستانی داعش و دابەزینی نرخی نەوت لە جیهاندا بەشی شێرتان لە قوتی فەرمانبەران و مامۆستایان بڕی. بەوە شەوە نەوەستان لە ساڵی 2016ەوە بە بڕیارێک پلەبەرزکردنەوەتان ڕاگرت. خەڵکی کوردستان بەگشتی سەرباری بینینی هەزاران جۆری گەندەڵی و بەفیڕۆدانی ناپێویستی بەرپرسان و بازرگانی نایاسایی و پەیوەندی ژێربەژێری ئەو لە بازرگانی یاساغ لەگەڵ تیرۆریستان، بەڵام ئەو ماوەیان بەسک هەڵگوشین بردەسەر و چاوپۆشیان لە هەموو شتێک کرد. کەچی پاش جەنگ بەفیڕۆدانی گەندەڵی و تەخشان و پەخشانکردنی داهاتی گشتی بۆ کەمینەیەک لە کوردستان چەند بەرامبەر بۆتەوە. لە چوارچێوەی یاساشدا ئیفاتی بەردەوام و سوپاس و مینحە و چەندین ڕێکاری تر بە میزاج پەیڕەو دەکرێت. لەم نێوەندەدا ناوبەناو هەواڵی گەڕانەوەی پلەبەرزکردنەوە بۆ هێزە چەکدارەکان و فەرمانبەرانی هەرسێ سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی دادوەری و دادوەرەکان بەرگوێمان دەکەوێت. بە هەمان ڕیزبەندی ئێمە چاوەڕێ بوون کە بە بڕیارێک هەموو موچە خۆرێک ئەو مافەی بۆ بژێرنەوە. بەڵام بە بڕیارێکی زۆر ستەمکارانە و پڕ لە نادادی ئەو وەزارەت و دەستە و فەرمانگانەی کەمابوون هەڵاوێر دران و سپێران بەویست و میزاجی کەسێک یان لیژنەیەک و پلەبەرزکردنەوەیان بەرجدار کرا. ڕاستان بڕیارە ئەو تێتەنها پێشنیارێکە و لە ئەنجومەنی وەزیرانەوە نێراوە بۆ ئەنجومەنی ڕاژە. بەڵام ئێمە ئەمڕۆ لێرەین تا تووڕێی خۆمان لەو پێشنیارەی ئەنجومەنی وەزیران دەرببڕین و هۆشداری ئەدەین بە ئەنجومەنی ڕاژە کە بڕیارێکی لەو جۆرە ستەمکارانە پەسەند نەکات. بەڵام ئێمە ئەمڕۆ لێرەین تا تووڕێی خۆمان لەو پێشنیارەی ئەنجومەنی وەزیران دەرببڕین و هۆشداری ئەدەین بە ئەنجومەنی ڕاژە کە بڕیارێکی لەو جۆرە ستەمکارانە پەسەند دەکات. لێرە و لەوێ ئەبیستین کە پاسا ئەهێنێتەوە بۆ ئەو نادادیە. بەوانەش ئەڵێن ئەگەر ئەم یاسایە ئەوەندە شیاوە و فەرمانبەری باش و ناباش لە یەک جیاکاتەوە و جۆرێک لە دادپەروەری تێدایە، بۆچی لە ناو هێزی چەکدار و فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکە و ئەنجومەنی دادوەریدا بەرکاری ناکەن؟ یان بۆچی مەگەر سەدان ڕێگای یاسایی دینیە بۆ بەرقەرارکردنی مەبدەئی پاداشت و سزا؟ بۆیە لە کاتێکدا کە ئێمە چاوەڕێی گەڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانمان بووین، چۆن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان لە جێگایەکی ترەوە مافمان بخوات و دوردۆنگمان بکات لە خزمەتکردن؟ بەڕێزان، ئێوە ئەزانن کە بارودۆخی سیاسی سەربازی ئەمنی لە دەوروبەرمان تەواو ناجێگیرە و وە خۆتان دەڵێن موامەرە و پلانگێڕی لە دژی ئەزموونی کوردستان هەیە. بەم جۆرە هەڵاواردنە و نایەکسانەی کە لە نێوان خۆران دروستان هێندەی تر جانی نیشتیمان پەروەری لە ناو خەڵکدا ئەکوژن و بە پێچەوانەوە ئێوە بارودۆخی دەرونی خەڵک نەئارامتر ئەکەن. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی سیمبولی دەواممان ڕاگرت و لێرەوە گربوونەوە تا پێتان بڵێن ئەم بڕیارە یان ئەم پێشنیارە بچنەوە بە زووترین کات بڕیاری پلەبەرزکردنەوەی یاسایی و ئاسایی بجێڕنەوە بۆ کۆی موچە خۆران وەک یەک تا لە میزانی ساڵی 2023دا جێگیر بکرێت. لە ئاکامی خوا نەخواسە بەدەمەوە نەهاتنمان ئێمە ڕێگەی تر دەگرینە بەر. لە ئاکامی خوا نەخواستە بەدەمەوە نەهاتنمان ئێمە ڕێگای دی دەگرینە بەر. مافەکانی خۆمان بەڕێزان